سڵاتان لەبێت بینەرانی زاری کرمانجیەم کاتتان باش ئێستا لە زانکۆی سۆرانین فەکالتی ئەندازیاری زانکۆی سۆران پێشانگایەکی بۆ کاری دەستی قوتابیان کردوتەوە وەکو بینین ئێستا پێشانگاکە ئەکرێتەوە کە پێک دێت لە بەرهەمی دەستی قوتابیان تایبەتی قوتابیانی قۆناغی دووەم لە بەشەکانی شارستانی هەروەها نەوێت لەگەڵ بەشی کیمیایی ئێستا قردێلەی پێشانگایەکە لەلایەن ڕاگری کۆلێژی ئەندازیاری پچرا قوتابیان ئەوە بەرهەمی خۆیان کە لەم دو ساڵە فێری بوونە ئێستا بە شێوەی کردداری بەرهەمەکان نیشان ئەدەن ئەمە قوتابیانی زانکۆی سۆرانن ئەم پێشانگای بە هاوبەشی لەگەڵ سنتەری پەرەپێدانی کاری زانکۆی سۆران کراوەتەوە قوتابیانی زانکۆ تاوەکو 2012 دەوام ئەکەن بۆیە ئەو پێشانگایە کە کراوەتەوە بۆ ئەوەی بەر لەوەی بگەنە پشووی زستانە کە تاوەکو 21 قوتابیان لە پشوودا ئەبن ئەمە بەرهەمی کاری خۆیان بۆی بە شێوەی کردداری پیشانی قوتابیان و مامۆستایان و هەروە میوانان بدرێتن لە زانکۆی سۆرانەوە ئێستا لەلایەن قوتابیەکەوە بۆ ڕاگری کۆلێژ ئەو بەرهەمەی کە خۆی ئیشی لەسەر کردووە لێرە بۆیشی ئەکاتەوە باسی لێەوە ئەکاتن ئەو پێشانگای فەکالتی ئەندازیاری زانکۆی سۆران وەکو گوتمان قوتابیانی سێ بەشەکانی شارستانی بەشی نەوت لەگەڵ بەشی کیمیایی بەشداریان تێدا کردووە ئەمە قوتابیانی قۆناغی دووەمن هەریەکە و بە ساڵاشێکی جیاواز زانکۆی سۆران ئێوێ زیاتر گرنگی بە ئەو جۆرە کارانی قوتابیان بداتن هەروەها چ بە پیشاندان چ ئەوەی بۆ هەلی کار و بازار چی پێویستە زیاتر قوتابی لەو بوارە پێ بگەنێتن ماوێت پێش ئێستاش سەرۆکی زانکۆی سۆران لە کۆڕبەندێکی جیهانی لە ئەسکۆتلەندا بەشداری کردبوو کە قسە لەسەر ئەوەکرا زانکۆکان چۆن بتوانن لەگەڵ بازاری کاری ئێستادا قوتابی پێ بگەێنن و بەرهەمی تازەیان هەبێتن بۆ ئەوەی بازاری کارچی پێویستە ئێستا ئەو گەرمێ بەکارێنین و بۆ ئەم مادەیە بۆ ئەوەی وزەیەکی کەمتر بۆ کارگەکە بگەڕێت یعنی پێویستی بە وزەیەکی کەمتر ریسایکل ئەوە دەکەنەوە وزەکە بەکارێنێ بۆ جارکە گەرمی بەس بۆچی گەرمی دەکەین دەسووتێنن لێرە ئۆکەی بتە کلینکەر ئۆکەی دەستخۆش لەوانەیە شاکەوتمان لێرانە سار دەکرێتەوە سوود لە وزە وەردەگیرێ بەم بۆریا دەنێرێتەوە بۆم ئامێرە بۆی وەکو پاراستنی وزە دەستخۆش دوای چی بەسەر بێت تەواو ئێستا کلینکەر کولەرەکە بۆ کوێ ڕۆدواتێت لەوانە گەچی بۆ زیاد دەکرێت بۆ مادەکە ئۆکەی قسمی بۆ زیاد دەکرێت ئۆکەی پاشان بۆ عەمبارە و استكراندي ميلاكي ليوندر أهار كاردا ليوندر جيبس مكازيات كيسكا لو يكاسي أو كديار بيقوم لو شو يعني درنتر بتشوف بدي لا يمستون كارد لقى باوي نكير كارد وشيء خيرات كارد باشون جد سايدو أجاني شو كريات الشيبيني كاو شيبيني كاش بابي جوري أو أجر بيتو تقريبا مسكين بس فاني لسه يك دابن بشوي سوني أجر بيتو بستاني هاي يعني بتشكل غير تبي زيادة بستاني هلا لو بارسای هەر کیسە چیمەنتۆیەکیش لونۆ بۆ 50 دەستان خۆش بێت ئەوەش کۆنتڕۆڵ ڕوومە ژووری کۆنتڕۆڵکردنی ئامێرەکانێک ئەندازیان لێەوە چاودێری کارگەکە ئێستا هەمووتان تێگەشتن پرۆسی دروستکردنی چیمەتۆ چۆنە کێشەیەکتانە كاغازي كدروس بي او كاغازي كدروس يعني كواليتي چیمەتۆکەش يعني من سری تا ڕێژەی ئەوە زیاتر بکرێت مش پاراستنی ئەگەری تاقیلی دروستەکان کەمترەکەن بەڵام مشکلێکی زیاتری هەرمان کەمە ئەنیمێشنەکەیتی زۆر باشە ئێوە هەمووتان بەشدار بوون لە پرۆسەیە ئایدیای کوێ بوو ئەم پرۆسەیە ئایدیای تۆ بوو دەستان خۆش سپاس دوێ ئەوانە چی دەکەن ئینشاڵڵا هەڵێکی وڵە بینەرانی زاری کرمانجی هەوڵەدەم بۆ چوونی دکتۆر جەمال ڕاگری کۆلێژی فەکالتی ئەندازیاری وەربگرم کاک دکتۆر ئەم کاتتان باشکردنەوەی ئەم جۆرە پێشانگای بۆ بەرهەمی دەستی قوتابیان خۆی لە چی ئەبینێتەوە تا چەمەری بەخێر بێن سەرسەر و سەرچاوان خۆتان نەزان ئێمە لە ئەندازیاریدا جگە لە خوێندنی تیۆری خوێندنی پراکتیکیشەیە ئەم پێشەنگەیانە هاوکارە بۆ ئەوەی قوتابی تێبگا
بابەتە پراکتیکەکان چۆنن لە واقعدا ئەو شتانی کە بە تیۆریە خوێنێت لە واقعدا چۆن جێبەجێ دەکرێت ئەمە لایانی دووەبی بۆی ئەم بەڕێزانە کە دوای دەچوونیان چوونە سەرکار ئەوی ئۆڕەدی ئایدیەکان هەبێت لەسەرەوەی کە ئەم پرۆسانە چۆن کراون یان چۆن کران بە پراکتیس کراون. تابیان تا چەند گرنگە لە ڕووی ئەوەی کە دەرچوون بازاڕی کاریە هەلی کاریان زیاتر بۆ ئەڕقسێ ئەمانە زۆر گرنگە بۆ منە لەوانەیە قوتابیە بچێتە چاوپێکەوتنێک کە پەیوەندی هەیە بە بابەتانەوە دەتوانێت زیاتر قسە بکە لەسەر بابەتە و ئاشنایی پێبێ و سەرنجی خاوەنکارەکان ڕاکێشێت کە ئەم قوتابیە بەڕێزە فێر بووە لە ماوەی خوێندنی بۆی بتوانێت هەڵی کار بۆ خۆی مسۆگەرکە دەستیەوەش خۆش ئەمە سەرنجەکانی دکتۆر جەمال ڕاگری فەکالتی ئەندازیاری زانکۆی سۆران بوو کە ئێستا بەشێک لەو کار و چاڵاکی قوتابیان بەسەر ئەکاتەوە. من هەوڵەدەم بۆ چوونی بەرپرسی سنتەری پەرەپێدانی کاری زانکۆی سۆرانی شوەر بگرم کە ڤینۆس موشیرە سەرپەرشتی ئەو سنتەرە ئەکاتن بۆ ئەوەی لە نزیکەوە بزانین کە ئیش و کاری ئەم سنتەرە زیاتر خۆی لە چی ئەبینێتەوە. مامۆستا ڤینۆس ئەگەر بێتە لای من بۆ ئەوەی لێت بپرسم وەکو بەرپرسی سنتەری پەرەپێدانی کار لە زانکۆی سۆران مامۆستا ڤینۆس موشیر ئێوە وەکو ئەو سنتەرە چ ڕۆڵێکتان هەیە لە نێو زانکۆی سۆران؟ بەڵێ و کاتان باش بەخێر بن دیارە یەکێکی دیکە لە هەدەفەکانی سنتەری پەرەپێدانی کار خستنە ڕووی تواناکانی قوتابی و فێرخوازە لە زانکۆ و گرنگیدان ئێمە بە شێوەیەکی گشتی گرنگی تەواو دەدەین بە توانا و بیرۆکە و پرۆژەکانی قوتابیانمان و باوەڕی تەواومان بەوەیە کە قوتابی توانایی هەیە و دەتوانێت کاری زۆر باش بکات. پرۆژە هەندەسیەکان پرۆژە ئەندازەیەکان لە زانکۆ گرنگی ئەو چۆی هەیە ئەوانە قۆناغی دوون لە بیدایەتی ساڵەوە لە لای مامۆستایەکانیەوە ڕاهێنراون لەسەرەوەی کە خۆیان خاوەنی بیرۆکە و پرۆژەی خۆیان بن. ئێمەش وەک سنتەر هاتووین دەرفەت بدەین و ئەو ڕێوڕسمەمان بۆ ئامادە کردوون بۆی بتوانن تواناکانی خۆیان لێرە پیشان بدەن. خۆش بێ مامۆستا ڤینۆس بەرپرسی سنتەری کار لە زانکۆی سۆران ئێستا ئەوەی ئەبینن ئەمە بەرهەمی دەستی قوتابیانە کە لە خۆناغی دووەمی خوێندنن لە سێ بەشی فەکالتی ئەندازیاری. من بچمە لای قوتابیەک سڵاوتان لێبێت ڕۆژەیەک بەشداری لە پێش یاخۆ بەخێر بێنێمە وەکو ئەندازیاری لە فاکەڵتی ئەندازیاری زانکۆی سۆران هەڵساوین بە ئەنجامدانی پرۆجێکت بە سەرپەرشتی مامۆستا عارف زۆر سپاس یەکەین. ئێمە وەکو ئەندازیاری کیمیای ڕاستیەکە هەڵساوین بە ئەنجامدانێک لە پرۆجێکتەکان لەسەر بابەتێکی عملی کە گواستنەوەی گەرمیە. هەڵبەتە زۆر دەتوانین سوود لەو بابەتە وەربگرین وەکو بنمونە لێرە لە سیستەمی هەواسازی زانکۆی سۆران هەمانە توانین وانە لەوە تێبگەین کەوا چۆن مەتریاڵێکی باشی گونجاو هەڵبژێرین بۆ گواستنەوەی گەرمی و هەروەها ئەو وزەی لە ناویدایە بە شێوازێکی باز و گوازێتەوە بێ ئەوەی وزەیەکی باش لەدەست بڵین. هەروەها سوودیەکی تری لەو بابەتە ئێمە ئەمڕۆ کە تاتبیقمان کردووە هەمانە ئەوەیە کەوا بزانین چ مەتریاڵێک گواستنەوەی کارەبایەکەی لەوەی تریان باشترە. هەڵبەتە توانیمانە بە شێوەیەکی بەردەستەی ئەلحەمدوللا بەدەستەی بکەین. زۆر سپاس. ئەوەش پرۆژە یەکێک لە قوتابیەکانی زانکۆی سۆرانە لە قۆناغی دووەمی بەشی فەکالتی ئەندازیاری کە پێکدێن لە قوتابیانی بەشەکانی شارستانی هەروەها ئەندازیاری لەگەڵ بەشی نەوت و کیمیا. من هەوڵەدەم بۆ چوونی سەرپەرشتیاری ئەو پێشانگایش مامۆستا عارفی شوەر بگرم بۆ ئەوەی لی بپرسین تا چەند گرنگە ئەو جۆرە پێشانگایانە. مامۆستا عارف سەرپەرشتیاری ئەو پێشانگایە تا چەند گرنگەکردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە کە نیشاندانی بەرهەمی دەستی قوتابیانە؟ وڵا بەناوی خوا بە خێراتتان دەکەن بۆ پێشانگایە. ئەم پێشانگایە هەموو سمسترێ ئەگەر تا ئێستا توانیمانە بەردەوام بووینە لەگەڵیانە گرنگەکەی ئەوەیە کە لێرە فاکەڵتی ئەندازیاری یەکێ لەو شتێک کە بتوانین بە شێوازی پراکتیکی نیشانی بدەن ئەو علمەکەوا خوێندیانە و ئێمەش هەوڵی خۆمانداوە لەگەڵ قوتابی بەڕێزانە بتوانین ئەو شتێکەوە لە محازات دەخۆین بتوانین بە شێوازی پراکتیکی نیشانی بدەین و زۆر هەوڵیشمانداوە کە ئێستا کە دوای تەخەڕوجیان لە زانکۆ بتوانن ئەو ئیشەلەکەوا دەدەگەن کە لەوێ بینیویانە خۆیان کردویانە و زۆر بە ئاسانی دەتوانن شتێکی نوێ ئایدیایکی نوێ زۆر بە ئاسانی بەکارین. بیرۆکەی تازە تێدا هەیە لەمەیان هەر شتێکی دووبارن. ئەمە یەکێ لەو بابەتە لەوە گرنگە ئێمە بابەتێکمانە وەکو بیرکاری کە تا ئێستا لەوانەیە هەندێک لە قوتابەکان نەزانن کە چۆن لە واقع بەکاریە بن لە پرۆژەکانە. ئێستا لێرە ئێمە هاتوینە پەیوەندی بیرکاری لەگەڵ علمی هەندەسەیە کە بەکاری بن. ئێستا لێرە ئەمە ئەو شتێکەوە دەیخوێن لێرە بیرکاریەکان یاسای بیرکاری لە پرۆژەکانیان دەیبینین ئەو شتە نوێ هەیە کە چۆن بتوانن ئەگەر بتوانین بۆ خۆمان
وەکو نمونای پرۆژێکمان هەیە لەسەر معاملی چیمنتۆ چۆن بتوانین ئستپ بە ئستپی ئەو معاملە بتوانین لە کوردستانە بەتایبەت لە شاری سۆران بتوانین دایبنی یا ئەو پرۆژێکتەی لێ کە زۆربەیان دەیدەنە شەریکەی لێ دەرەوە کە دێن دیزاینمان بۆ دەکەن بتوان لێرە خۆیان بتوان ئەو دیزاینە لێ بکەن ئێستا جسرە یا هەر شتێکە بێ کە لێرە دروستیان کردووە باشە بەڕێ مامۆستا ئەوەش بۆ چۆنی مامۆستا عارف سەرپەرشتیاری پێشانگاکە بوو کە ئەمڕۆ لە زانکۆ سۆران کراوەتەوە هەندێک کار و بەرهەمی تری قوتابیانیش بەسەر بکەینەوە ئەمەش ئێستا بینێن پرۆژەیەکی تری قوتابیانە کە لێرە کراوەتەوە خاتون ماندوو نەبن بە چ پرۆژەیەک بەشداریتان کردو لەم پێشانگا ئەوە پرۆژەکەی مە دەربارەی پەمجاکسە پەمجاکت جیهازەکە برین لە پیشەسازی نەوت بەکاردێ ئەو کاتێک کە مەسەلەن کە ئەمە بیر لێ ئەدەین لۆ نەوتی بە پرێژەری ناشۆڵ نەوتەکە بەسەرەکەویتە سەر سێرفەیس بەس لە حاڵەتێک کە پاشماوەکی زۆر لەسەر یەک برین وێڵ ئیش کرا ئیدی ئەرێن پرێژەرەکەەوەی لێدە پرێژەری ناشۆڵەکە بەشی ئەوەی ناکە کە برین نەوتەکە بە سروشتی بێتە سەرزەوی ئەمە پرێژەری دەستکردی دەینێ جایەکە لەو جیهازانە پەمجاکە کە بەکاردێت لەوەی پرێژەر لە ڕێگەی مۆتۆر و وەکینگ بیم و ڕۆدەکەی وەستە ژێر زەوی وای لێکات بە ژێر کاریگەری پرێژەر نەوتەکە بەسەر بکەویتە سەر زەوی و بابەتەکەشن بیرکاریانەیە لە ODE سێکند لینیەر ئیکوێژنن بەکارهێنایە و پێم تەخمین کردێت تا جیهازەکەن پێ دروستکرد کارەکەی ئێوە شتێکی تازەیە پێشتریش کاری لەسەر بیرۆکەکەی وڵای هەندێک جار بەکار هاتیە زیاتر هەر لۆدا بەس ئیدی ئەوەی ما جیاوازە لەوەی کە برین ئیکوێژنی ODE لێ بەکارهێنایە لە بابەتەکەی PDE دەرسەکە تایبەتم کردیتەوە بە دەرسەکەی باکارهێنانەکانی دەرسەکەی وە هەساینە برین دیزاینەکەن لۆ کردیە زانکۆ تا چەند هاوکار و پاڵپشتە لەگەر کار و چاڵاچیەکان ئەکید زانکۆش زۆر پاڵپشت بووە بەوەی کە زۆربەی جار برین پێشانگان لۆ ڕێک دەخیت و ئەتوان کار و چاڵاچیەکانی خۆی تێدا پێشکەش بکەین ئەوەش نمونە یەکێکی تر بوو لەو قوتابیانە بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان کردنەوەی پێشانگایشی کاری دەستی قوتابیانی قۆناغی دووەم بوو لە فەکالتی ئەندازیاری کە پێک دێ لە سێ بەش بەشی شارستانی هەروە بەشی نەوت لەگەڵ بەشی کیمیا ئەمڕۆ پێشانگایەکیان کردەوە دوای ئەوەی کە لەم هەفتەیە و لە هەفتەی داهاتوو دەگەنە پشود لە دوای پشۆکانی سەری ساڵ ئەوجا دەست بە خوێندن دەکرێتەوە لە زانکۆی سۆرە.